بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشن دو مهربان ألف لام ميم چەند پیتێک لە سەرەتای هەندێ لە سوورەتەکانی قورئاندا هاتوون ژمارەیان 14 پیتە نیوەی کۆی پیتەکانی زمانی عەرەبین بۆ سەلماندنی ئیعجاز و مەزنی و گرنگی قورئان کە لە توانای هیچ کەسدا نییە بۆ پیتانە کتێبێکی ئاوا بێوێنە دابنێت بەڕادەیەک هەتا ئەگەر هەموو گڕۆی ئادەمیزاد و جن کۆ ببنەوە بۆ ئەو مەبەستە بێگومان ناتوانن هەروەها چەندەها نهێنی تریشی تێدایە زاناکان لە هەندێکی دواون هەندێکیشیان وتویانە هەر خدا خۆی زانایە بەنهێنی ئەو پیتانە تنزيل الكتاب لا ريب فيه من رب العالمين دابەزاندنی ئەم قورئانن لەلایەن پەروەردگاری جیهانیانەوە هیچ گومانی تێدا نییە أم يقولون افتراه بل هو الحق من ربك لتنذر قوما ما أتاهم من نذير من قبلك لعلهم يهتدون ئایا خوددا نەناسان دەڵێن محەممەد ئەم قورئانەی هەڵبەستووە نەخێوانیە بەڵکو قورئان حەق و ڕاستە و لەلایەن پەروەردگارتەوە نێردراوە بۆ ئەوەی قەوم و هۆزێک بێدار بکەیتەوە کە پێش تۆ بێدارخەرەوەیەکیان بۆ نەهاتووە تا ڕێگەی هیدایەت و ئیمان بگرنە بەر الله الذي خلق السماوات والأرض وما بينهما في 6 أيام ثم استوى على العرش ما لكم من دونه من ولي ولا شفيع أفلا تتذكرون خدا ئەو زاتەیە کە ئاسمانەکان و زەوی و هەرچی لە نێوانیاندا هەیە لە 6 ڕۆژدا دروستی کردووە پاشان خدا لەسەر تەختی فەرمان ڕەواییەوە سەرپەرشتی کار و فەرمانی دروست کراوانی دەکات و ئەوەی ئەو علمی پێی هەیە و دەیزانێت و دەیەوێت هەر ئەوە پێش دێت خەڵچینە جگەل لەو خدایە کەس نییە پشتیوانیتان لێ بکات یان تکا کارتان بێت ئایا یاداوەری وەردەگرن و تێدەگەن يدبر الأمر من السماء إلى الأرض ثم يعرج إليه في يوم كان مقداره 1000 سنة مما تعدون ئەو خدایە لە ژوور ئاسمانەوە کاروباری زەوی ڕێک دەخات و سەرپەرشتی دەکات لەوە دوار ڕووداوەکان و بەسەرهاتەکان و کار و کردەوەی بەندەکان دەگەڕێتەوە بۆ لای لە ڕۆژێکدا کە بەرامبەر 1000 ساڵە بەو حسابەی ئێوە کە دەیکەن ذلك عالم الغيب والشهادة العزيز الرحيم ئەو خدایە زانایە بەنهێنی و ئاشکراکان لە هەمان کاتدا خاوەندە سەڵات و میهرەبانیشە الذي أحسن كل شيء خلقه وبدأ خلق الإنسان من طين ئەو خدایە زاتێکە هەموو شتێکی بەچاچی و ڕێک و پێچی بەدیهێناوە لە سەرەتاوە ئادەمیزادی لە قوڕ دروست کردووە ثم جعل نسله من سلالة من ماء مهين پاشان زنجیرەی نەوەکانی لە ئاوێکی سادە و بێنرخ بەدیهێناوە ثم سواه ونفخ فيه من روحه وجعل لكم السمع والأبصار والأفئدة قليلا ما تشكرون پاشان ئادەمیزادی بەڕێک و پێچی ڕێک خست لە ڕۆح و گیانێک کە خۆی خاوەنیەتی فوی پێدا کرد اینجا دەستگای بیستن و بینین و لێکدانەوەی پێبەخشیون کامتان سپاس گوزارن وقالوا أئذا ضللنا في الأرض أئنا لفي خلق جديد بل هم بلقاء ربهم كافرون لەگەڵ ئەو هەموو بەڵگە بەهێزانەدا خوددا نەناسان دەیانوت ئەگەر ئێمە مردین و بزر بووین لە توێی خاچی زەویدا ئایا جارێکی تر سەر لە نوێ دروست دەکرێنەوە نەخێرون نابن
بەڵکو ئەوانە هەر قسەی بەتاڵ و پڕوپوش دەکەن ئەجینان لە بنە ڕەتدا بە ئامادەبوونی بەردەم بارەگای پەروەردگاریان بێ باوەڕن. قل يتوفاكم ملك الموت الذي وكل بكم ثم إلى ربكم ترجعون. جا پێیان بڵێ فریشتەی گیان کێشان کە کاری گیان کێشانتانی پێس پێردراوە دەتان مرێنێت لەبەو دووە بۆ لای پەروەردگارتان دەبرێنەوە. ولو ترى إذ المجرمون ناكسوا رؤوسهم عند ربهم ربنا أبصرنا وسمعنا فارجعنا نعمل صالحا إنا موقنون. ئەگەر دەتبینی کاتێک ئەو تاوان بارانە کە باوەڕیان بە زوندوو بوونەوە نەبوو خەجاڵەت و سەرشۆڕن لە بەردەم دادگای خوداییدا دەڵێن پەروەردگارە ئەوە ئیتر بە چاوی خۆمان بینیمان بە گوێی خۆمان بیستمان ئەوەی بڕوامان پێی نەبوو ئێستا ئێمە بجێڕەرەوە بۆ دنیا مەرج بێت هەر کار و کردەوەی چاکە ئەنجام بدەین ئێمە ئێستا تەواو دڵنیاین. ولو شئنا لآتينا كل نفس هداها ولكن حق القول مني لأملأن جهنم من الجنة والناس أجمعين. بێگومان ئەگەر بمان ویستایە هەموو کەسێکمان هیدایەت و ڕێنمویی دەکرد بەناچاری و بەبێ ویستی خۆیان بەڵام بڕیاری من ئەوەیە کە ئادەمیزاد و جنەکان سەربەست و سەرپشک و ئازاد بکەم سەرنجامیش هەر دۆزەخ پڕ دەکەم لە جنەکان و لە خەڵکی تێگڕا لەوانەی بڕوایان بە خودا و پێغەمبەرەکانی نەبوو. فذوقوا بما نسيتم لقاء يومكم هذا إنا نسيناكم وذوقوا عذاب الخلد بما كنتم تعملون. دەیکەواتە بچێژن مادەم ئێوە ئەم ڕۆژەتان فرامۆش کرد ئێمە بەڕاستی ئێوە پشتگوێ دەخەین بچێژن ئێش و سزای نەبڕاوە لە سەرنجامی کار و کردەوەیەک کە دەتان کرد. إنما يؤمن بآياتنا الذين إذا ذكروا بها خروا سجدا وسبحوا بحمد ربهم وهم لا يستكبرون. بەڕاستی تەنها ئەوانە بڕوا بە ئاەتەکانی ئێمە دەهێنن کاتێک یاداوەری دەکرێن پێی خێرا سوژدە دەبن تەسبیحات و سپاسگوزاری پەروەردگاریان دەکەن لە کاتێکدا ئەوانە بە هیچ شێوەیەک فیزیان نییە و خۆیان بە گەورە نازانن. تتجافى جنوبهم عن المضاجع يدعون ربهم خوفا وطمعا ومما رزقناهم ينفقون. ئەو ئیماندارە بەختەوەرانە نێوانیان خۆش نییە لەگەڵ ڕاکشان لە جێگە و ڕێگەی گەرم و نەرمە واتە بە نوێژ و خوداپەرستی بەشێکی شەو دەبەنە سەر هەمیشە نزا و پاڕانەوەیان ڕوو بە پەروەردگاریانە لە خەشم و قین و دۆزەخی دەترسن ئاواتی ڕەزامەندی و بەهەشتیان هەیە و لەو ڕزق و ڕۆزی و توانایی و زانیاریەی پێمان بەخشیون دەبەخشن. فلا تعلم نفس ما أخفي لهم من قرة أعين جزاء بما كانوا يعملون. جا هیچ کەس لەو بەختەوەرانە نازانێت چی بۆ هەڵگیراوە و شاراوەتەوە لە ناز و نیعمەتی جۆرا و جۆر لای پەروەردگاری کە چاوان پێی گەشت دەبنەوە و بەدیتنی شاد دەبن لە پاداشتی کار و کردەوەی چاک و پاچیاندا کە ئەنجامیان دەدا. أفمن كان مؤمنا كمن كان فاسقا لا يستوون. ئایا ئەو کەسەی ئیماندار بوو بێت وەک ئەو کەسە وایە کە تاوانبار بوو بێت وەک یەک نین. أما الذين آمنوا وعملوا الصالحات فلهم جنات المأوى نزلا بما كانوا يعملون. بەڵکو ئەوانەی کە باوەڕیان هێناوە و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە شوێنیان باخچەکانی بەهەشتە کە بۆ هەمیشە جێگەی حەوانەوە و حەسانەوەیانە هەر لەوێدا دەبەزن لە پاداشی کار و کردەوەیەک کە دەیان کرد. وأما الذين فسقوا فمأواهم النار
كلما أرادوا أن يخرجوا منها أعيدوا فيها وقيل لهم ذوقوا عذاب النار الذي كنتم به تكذبون. ئەوانەشی تاوانبار و یاخیبوون شوێنیان ناو ئاگری دۆزەخە، هەر کاتێک ویستیان لێی دەربچن دەگەڕێندرێنەوە بۆ ناوی پێیان دەوترێت بچێژن سزایە و ئاگرەی کە بڕواتان پێی نەبوو. ولنذيقنهم من العذاب الأدنى دون العذاب الأكبر لعلهم يرجعون. سوێن بە خوددا ئێمە تاڵاو لە دنیادا دەکەین بە گەرویاندا بێجگەل لە سزای ڕیشەکەن کردنیان بۆ ئەوەی هۆش و بیر بکەنەوە و بیرێک بکەنەوە و بگەڕێنەوە بۆ لای ئیمان. ومن أظلم ممن ذكر بآيات ربه ثم أعرض عنها إنا من المجرمين منتقمون. جاچێ لەو کەسە ستەمکارترێک کە بە فەرموودەکانی خودای یاداوەری و ئامۆژگاری کرابێت پاشان پشتی لێ هەڵکرد بێت و گوێی پێنەدات. بەڕاستی ئێمە تۆڵە لە تاوانبار و تاوانکاران دەستێنین. ولقد آتينا موسى الكتاب فلا تكن في مرية من لقائه وجعلناه هدى لبني إسرائيل. سوێن بە خوددا بەڕاستی ئێمە تەوراتمان بەخشی بە موسا. تۆ ئەی محەممەد هیچ گومانت نەبێت لە دیداری موسا و لەوەش کە تەورات لەلایەن ئێمەوە بەخشراوە بەو ئەو کاتە ئێمە تەوراتمان کرد با ڕێنمووی بۆ نەوەی ئیسرائیل. وجعلنا منهم أئمة يهدون بأمرنا لما صبروا وكانوا بآياتنا يوقنون. پاشان کە نەوەی ئیسرائیل خۆگری و ئارامیان کردە پیشەیان کردمانن بە پێشەوە و دەسەڵاتمان پێبەخشین. ئەو کاتە دڵنیایی و بڕوایەکی تەواویان هەبوو بە ئاەتەکانی ئێمە شایستەی ئەو ڕێزە بوون. إن ربك هو يفصل بينهم يوم القيامة فيما كانوا فيه يختلفون. بەڕاستی پەروەردگارت خۆی دوای ئەوەی کە بوونە چەندەها دەستە و گرۆ لە ڕۆژی قیامەتدا لە یەک جایان دەکاتەوە چاک و خراپیان دیاری دەکات لەو شتانەدا کەوا ئەوان کێشەیان تێدا دەکرد و ڕوبەڕووی یەک دەبوونەوە و بەرامبەر یەک دەوەستانەوە. أولم يهد لهم كم أهلكنا من قبلهم من القرون يمشون في مساكنهم إن في ذلك لآيات أفلا يسمعون. ئایا ئەوە پند و ئامۆژگاری وەرناگرن لەوەی ئێمە پێش ئەمان چەندەها جیل و نەوەمان لەناو بردووە بەناو ماڵەکانیاندا دێن و دەچن؟ بەڕاستی ئالە و دیمەنانەدا بەڵگەی زۆر بەهێز هەیە لەسەر دەسەڵاتی ئێمە. ئایا ئەوە نابیستن؟ أولم يروا أنا نسوق الماء إلى الأرض الجرز فنخرج به زرعا تأكل منه أنعامهم وأنفسهم أفلا يبصرون. ئایا سەرنجیان نەداوە کە بەڕاستی چۆن ئێمە ئاو چێژ دەکەین و دەیبین بۆ زەوی و زاری وشک و بێڕوەک جا بەو ئاوە ڕوەک و گژ و جیا دەردەهێنین کە ماڵاتیان و خۆشیان لێی دەخۆن؟ ئایا ئەوە نابین و سەرنج نادەن؟ ويقولون متى هذا الفتح إن كنتم صادقين. بێباوەڕان دەڵێن باشە ئەوە کەی ئەم جاکردنەوە و سەرکەوتنی ئیماندارە پێش دێت ئەگەر ڕاز دەکەن. قل يوم الفتح لا ينفع الذين كفروا إيمانهم ولا هم ينظرون. ئەی محەممەد پێیان بڵێ ڕۆژی جاکردنەوە و سەرکەوتنی ئیمان باوەڕهێنانی کافران هیچ سوودی نابێت بۆیان، هیچ مۆڵەتیشیان نادرێت پەشیمانیش سوودی نابێت. فأعرض عنهم وانتظر إنهم منتظرون. جاتۆ ڕویان لێ وەرجێڕە و گوێیان مەدەرێ بەڵکو چاوەڕوان